ڕوودا و شاگردان هەیە زۆری سوستاندنە لە پشت مامزاوەی. بەڕێزانم سیرکەن ئەمە حاڵەتێکی سوتاندنی تایەیە. ئەو ئاگرانە بە ئاو ناکوژێتەوە تەنها بەس دەقاتی ئەوە ئێمە کولفەی کوژاندنەوەمان لەسەرا. کاکامەران ئەو ئاگرەی دەکەن ئەو دووکە لە دەبیتن هەم لۆ بۆ ما هەم لۆ بۆ ملەتەکەمان لە سەڵاتانی زۆر پیسرە. کاکامەران هەتا ئێستا چەند جیهەتێکە بوو ئەو تایانەی وەرەگرت خەڵکەکە بوو کاسبی دەکرد بە پیای دەهات خڕی دەکردەوە کە کەسابەتەکە بیتای کەونەمان زۆر دەبێت. والله کاکامەران بە خۆت دەبینی حاڵەتەکە لێ دیارە تقریباً 10 ڕۆژ هەفتە چەوە نازانین چی لێکێنی کەس نایە بگاتن کەس نایە فڕی داکەن. تاوان ئەو بابەتە کێشەیەکی گەورە بووە لە ڕووی ژینگەیەوە مەترسی لەسەر تەندروستی هاوڵاتیان هەبووە ئەو کەسانی کە ئەو کاریان ئەنجام داوە دەبی بچنە ژێر چەتری ئەو کارە. هاتوومەتە بەرگری شارستانی بزانم ڕووداوەکانی سوتانی تایەی ئۆتۆمبیل بە چ شێوەیە. جەنابی مقدم شاخەوە سڵاو دەبێ ماندوو نەبێ باشن زۆر سوپاس لە ناکاو هاتووین بزانین ڕووداوەکانی ئاگرکەوتنەوەی تایە بە چ شێوەیەکە. ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە سوپاس بۆ خۆی گەورە کەمی کردووە بەڵام ڕووداوی ئاگرکەوتنەوەی تایە لە حاڵەتەوە بەڕاستی بۆتە دیاردا. ینی ڕۆژانە چەندین حاڵەتی سوتانی تایمانەیە ڕاستی ئێمە جگە لەوەی کە ئەو ڕووداوانی تر ئەبێت کە گرنگن ئێمە زوو بگەینە شوێنی ڕووداوە. شتێکم جێلێ بوو گوتت ڕۆژانە بەڵێ وەکوتم ینی بۆتە دیاردا ڕۆژانە خەڵک بەڵێ ڕۆژانە خەڵک پەیوەندی بێمەواکە کە خەڵکانێک نابەرپرسانە گوێدانە ئەوەی کە ژینگە پیسەکەن کە ئەبێتە هۆی مەترسی کەوای ئەمانە تیم و گروپنەوەی ئاگر دەکەن بێگومان ئەوە چەند کەسانێکن بۆەوەی ئەو تایانە ئەسوێنن بۆ ئەوەی کە ئەو سیم و ئەو کشتانی مەوادانی کەتیایەتی بیفرۆشتنەوە. کەوایە چاوەڕێ بکەین ئێستا حالەتێکی سوتانی ئاگرکەوتنەوەی ڕوودەدات. چەند دقەیەکە چاوەڕێکن لەوەیە چەند کەسانێک تەلەفۆنکەن ینی ڕۆژانە چەندین حاڵەتمانەیە. ئازادی ڕوودا و شاگردان هەیە زۆری سوستاندنە لە پشت مامزاوەی. بەڕێزانم سیرکەن ئەمە حاڵەتێکی سوتاندنی تایەیە تایە ئۆتۆمبیل کە وەکو بەرگری شارستانی باسی لێوە دەکات. ڕۆژانە ئەم جۆرە حالەتانە لە شارەکان ڕوو دەدەن کە زیانێکی زۆری بۆ ژینگەی کوردستان هەیە. جەنابی مقدم ئەوەی دەبین سوتانی تایە چ وەختێک زیاتر دەسووتێن تایە؟ کاتی نییە بەڕاستی ینی ڕۆژانە وەکو باسم کرد چەندین حاڵەت دێتە لای ئێمە تەلەفۆنمان بۆ کرێ هاوڵاتیان ئاگادارمانەکەنەوە ئەگەر تەمەشاکەی کاکامەران ئەوە ئەگەر تەمەشای ئێرەکەی ئەوە هەمووی ئەو سیمەی تایەیەکە لەم گەراجەیە دانراوە و بەڕاستی پێویستە ئیجرعاتیان لەگەڵ بکرێت هەر یەکێک لەو سیمانە بەدەست زەر نەکراوە بە سووتان هاتۆتە ئەوێ. یعنی ئێمە بەڕاستی لە حاڵەتەوە وەکو باسم کرد بۆتە دیاردەیەکی زۆر ناشرین. ڕۆژانە ئێمە چەندین جار تیمەکانمان سەرقاڵی ئەوە بن. ئێستا لەم کاتەیە کە ئەو تیمە دەرچووە لەوەیە لە سنووری ئەو بنکەیە ئاگرێکی ماڵان هەبێ بەمان گرنگە ئێمە لەوەیە هەندێک تاخیرتر بین بەهۆی ئەوەی کە سەرقاڵیان کردوینە بە کوژانەوەی ئەو تایە.
هەر جارێک کە ئۆتۆمبیلێک دەبینم دووکەڵێکی ڕەشی پیس لە ئۆتۆمبیلەکەی دەردەچێت بەخوا گیانم ئازار دەخوا دەڵێن باشە بۆچی پۆلیسی هاتچۆ ئیجرا لەگەڵ ئەو شۆفێرە ناکە ڕێگا دەدات ئەو ژینگەیە پیس بکات بەڵام بەڕێزانم وەرم ببینن بزانە ئەوە کۆمەڵە کەسێک بە ناوی کەسابەتی چۆن ژینگەی کوردستان پیس دەکەن چ زۆرە ژەهرێک لە کەش و هەوای جوانی کوردستان بڵاو دەکەنەوە تاوەکو خەڵک تووشی نەخۆشی شێرپەنجە بێت ڕای تێ من پێم بڵێ ینی ئەو هەموو سیما ئەو هەموو تایە سوتێنراوە شەوانە تەلەفۆنمان دەکرێت بە ڕۆژ نایکەن ئەو شێ بە شەو دەکەن شەوانە تایەکان دەسووتێنێن لە بەرخاتری ئەو سیبەی بەڵام ئەو ڕۆبینیمان ڕۆژ بوو ئەو ما بووە باش ئەوە چی قازانجی وی چییە تو ژینگەی کوردستان چ پارەکی دەوی پاچکەینەوە ئازانزەکی کەم زیانەکی زۆر بە خەڵکی بەعام دەگەینی تەمان سەرۆکی حکوومەت کاک مەسرۆر خەریکی دروستکردنی پشتێنی سەوزاییە لە هەولێر دەیەوێت ژینگەی کوردستان پاک کاتەوە بەڵام کۆمەڵە خەڵک دێن ئەو هەموو تایە دێنن ببینن بەڕێزانم دەزانن لە کوردستان ساڵانە زیاتر لە 10 ملیۆن تایە ئەکسپایر دەبێت شوێنی ڕیسایکلین نییە دەبێت بەم شێوەیە پاک بکرێتەوە کاکەنان تۆ لەگەڵ تیمەکان دەردەچێت ئازار دەدات کە دەبین ئەو دووکەڵ ئەو کەشوهەوا جوانە پیس وڵات تاسیرمان لێ دەکاتن دووکەلە لۆ سینگمان خراپە لۆ جەوی خراپە لۆ ملەتی خراپە بە زەبری فۆمی نەری ناکوژێتن چونکە تایە وەکو بنزینەکی سەریع الاشتعالی بەس پێم برێ ئەو تایانە چی بەسەردێ ئێستا دەڵێن کێشەی گەورە هەیە تایەتان ئەکسپایر بەڵام شوێنێک نییە فڕی بدەن کاکامەران هەتا ئێستا چەند جیهەتەکە بوو ئەو تایانەی وەرەگرت خەڵکەکە بوو کاسبی دەکرد بەکیای دەهات خڕی دەکردەوە لە بۆ مەسفایەکان دەڕۆی ئاگریان تێبەرەدا و ئیشیان پێبوو لە بۆ مەعمەل شیشی دەڕۆی لە بۆ مەعمەل چەمەنتۆی دەڕۆی لە بۆ مەعمەل جێچی دەڕۆی لە بۆ ئەو مەعمەلانە دەڕۆی کە ئەوانەی کاشیان پێ دروستە کرد لۆ لە عابەی منداران بەڵام ئێستا ئەو شتانە هەمووی ئاغرەبی مەمنوع کرایە لۆیش ئەو دووکەرەی هەولێرێ نما ئێستا ئەو تایانە ناسووتێتن تێگەیشتی ئەو تایانە ناسووتێتن ئێستا کە پێشترێت تەنی 25-30 هزار دیناری دەکرد ئێستا پارەی ناکاتن خەرک کەس نایە بێ لە کنەمە خڕکاتەوە مەجبورە خەرک هەمووی لە جێی خۆی دایدەنێ جێژ نییە فڕێ بدرێ زۆرە دەبێ هەر جێیەکیش ئاقارەکی سەجادەکی فڕێ دەدەی شارەوانی ڕقەمی سیارەکەی دەنووسی و غەرامە دەکاتن ئەو دەبی لێرانە مەحافز یان حکومەت چارەسەرێکی ئەو وەزعی بکە ئەو کەونەتایانە بە هەر نەوعەچیبی چارەسەری بکاتن ئەو دە مەعمەل دادەندرێتەوە هەر ئیشێکی لێکرێ دەبێ حکومەت چارەسەری ئەو وەزعی بکە کە هەیە طبعا ئەو کاسبکارانە بەشی زۆریان ئیش لە سەر تایە دەکەن ینی بەشی زۆریان پەنسەرچین تایە دەڵێ کاکە بوویتە بەڵا لێ ئێمە بەڵا بوویتە بەڵا لێ بوویتە بەڵا لە ئێمە بە تاکید ئێستاکە کاکامەران ئێستا ئەمە مەجموعەتی زۆری پەنسەرچیەکان لە لێرانە ئەو تانە بە پێی ڕۆژ کەتە بە پێی کەسابەت کەتیا کە کەسابەتەکە بیتای کەونەمان زۆر دەبیتن بەڕاستی ئێستاش هیچ جێگەنیە لێمان وەرگریان ببالۆمان فڕدەیان لە جێیەکی فڕدەین بۆچی کاک بەختیار ئاماژە پێ کرد حکومەت یەکسەر ڕقەمت دەنووسی و غەرامەت دەکاتن ئەو تایانە بۆ ئەوەندە زۆرە کۆنە بۆ ئەوەندە تای کۆنە زۆرە لێ سیارەش زۆرە سیارە زۆر ئەدیکو سیارە زۆرە یان پەیوەندی بە کوالیتی تایەکان نا دەزانی کەونانە من فرە نادرێ ئەوان دەفرۆشیە کۆنانەی پێشتوانەکە بەسەوی پەنجەرچکان فرێدەن سەد زادە یعنی ئەوەی ئێستا لە کوردستان هەیە نۆرمالە لە هەموو وڵاتێک بەو شێوەیە یان لێرە کوالیتی تای بە هەموو کوالێتێکەیە هەر لە نزمترین کوالێتە تا باشترینی حاڵی بووی ئەوە نیە بڵێن ئەوە تاکە کوالێت کەمە لێ کەونەمان زۆرە سیارە زۆرە سیارە گەلە زۆرە ئیدی گۆڕی زۆرە کەونە زۆر زیاد لە بازاڕی ئەو کەونێ بێکەل هەندێک دەفرۆشێتەوە ئەوی کە هەیە کەونێ بێکەل ئەمە بێکەلکەکەی نازانین چلێکەین نازانین چلێکەن هیچ سێکەیە دەها سێکەی ئەوە دەهات سەمەر دەزوراوە
کەونەکانیان ئێستا پارێ ناکەوانش ناتان خڕکەنەوە کابرا عملێ هەیە گازی سەرفەکان ناتانێت خەکات چیلێکە بەسی لە سەبانی ماری خۆی دانێ لە جێ ناتانەی جێژی دابنێ ئەوش ناعقینە ئەزە داوامانێ حکوومەت ئەگەر چارە سەرچی ببینیتەوە معمەلێک مەکانیش تایبەت بە کەرتی خۆی هەی باش دەبی هەر ئەو کیانەی لێرانەنا هەر ئەوان ڕاستپێریتن دۆیان خڕکات و یان کیای خۆیان بنێرن میمە کیانە و سارانش بێ ئیش نەبنەوەش گونا چەند ساڵە لێرە خڕەکەنەوە. هەفتانە زۆر تایە فرە دەدەن خی 6 هەفتا تایە بەلای کەمی دەبێت بەس دەتوانی خۆ دەتوانانی ئەدی لەو بازارڕی چەند هەفتانە چەند تای خی زیاتر لە 1000 تایی دەبیت ڕۆژانە بەلای کەمی یارەی زۆر زۆر تای دەگۆڕیت چ لەو تایانە دەکەن بەخوای ئێستا لەومان بوو دەگرفت ئەو تایانەیە ئەو تایانەیە ئەو لای بوو دەگرفت کەس نایباتە کەس پارەش نایبێت پێشتر خەڵکێک دەیبەر ئەرێوەڵە پێشتر دەیان برد بە مەمنونیش ئێستا کەس نایبەت نایبات ناوە تایەکی زۆر ینی شوێن نییە لەیداوەڵە شوێنیا ببینە ئەوە لێرەیە ئەو لایە ئەو بەریە باشە هەموو تایە گۆڕینە چیە لەبەرەوەی سیارە زۆریان کوالی تایەکان خراپەکان خراپە و سیارش گەلک زۆر بووە کوالیتی تایەکان خراپەوەڵە تای سینی زۆر زۆر خراپە هەیە باش و هەیە خراپ ئەی دەستی دوو بۆ خۆی دەستی دوو هەتا برەی یعنی ئەگەر ئینتاجی نیە نەبیتن نەیبن نەیبە ئارەوەڵە چونچی دەستی دوو کابرا بەلاش نایگۆڕی ئەگەر عیبی نەبی نایگۆڕیکەم وەنیە کەوایە دەبێ احتیمال لەسەر کوالیتی باش ئارەوەڵە احتیمال لەسەر کوالیتی باش بکەن و مارکە بیتن طبعاً بەڕێزانم فێڵەکی گەورەی زۆر لە بازاڕی تایە فرۆشان هەیە فێڵی زۆر هەن ینی حەزم کرد بەرچاو ڕوونیتان پێ بدەم ئەو فێڵانە ئاشکرا بکەین بە تایبەت کە ڕیکلام دەکرێت لە سۆشیال میدیا باز لە تایە هەرزان دەکرێت خەڵک فری و دەدەن ئاگادار بن ئەم شتە نەکەن دوو زۆر تایم لەبەردەستە هەردووچیان یەک مواسەفاتن یعنی پانی و بەرزی و بەڵام هەرێکە لە وڵاتێک دروست وە ئەگەر نزیکی بکەی و بزانم ئەو خەڵکە کامەی پێ باشترە تەمەشا دەکەی من ئەگە کڕیار و نازام کامەی باشترە بەڵام هەرێکە نرخێکیان هەیە سیر دەکەی نازانی کامەیان هەڵبژێری یەکیان سەلامەتە بۆ خۆت کە لی بخۆڕی یەکە چیان ماڵە دوێران دەکە ئەگەر لی بخۆڕی پاشماوەیەک خوا دەزانێت تایەکە دەتەقێ یاخودنا زیاتر لە 35 ساڵ تۆ بەێ زیاتر 35 ساڵە تایفرۆش چیان باشترە کامەران ئەوە مارکەیە ناوی هیچ ئەوکانانی بەخۆی چەند مارکەکەیە لە بازاری کوالیتی بەرزە و دیاریش وەیە باش ئەتوو کە هاتی مارکە کوایتەکان و ناوە بەرزەکان بکرە باشترە باشتر بۆ سەلامەتی خۆت ئێستا ئەوە بۆ نمونە هەردووشان یەک یاس و یەک بۆ یەک جۆر ئۆتۆمبیل دەبی ئەتوو کابرا نازانی باش ئەوە بۆ نمونە ئەو مارکەی ئەلف بابلین $100 لەوەی گرانترە $100 فەرق بەس $100 بەس $100 چەندە؟ بۆ نمونە ئەوە بە $250 ئەوە بە $150 ئەوە چەندی دەکا؟ ئەوە 4 ساڵی دەکا ئەوە ساڵێکی زیاتر ناکات ساڵێک زیاتر ساڵێک و هەندێک یعنی ئەگەر $100 بدەی ئەتوو 3 ساڵ زیاتر لێ دەخوری 3 ساڵ زیاتر لێ دەخوری و ساڵانە زیاتر لە 1 ملیۆن کۆنەتایە فرە دەدرێ ئەگەر تای باش و مارکە بەستین ئەو کوالیتە دادەبەزی بۆ نیوەی و شارەوانیش ئەوە ئەگەری تەقینی هەیە گومان تای تەقینی هەیە ئەدی بۆ ئێستا بۆ نمونە ئەوانە لە خەت سەریعی زۆر باشۆی مەسافەشی باشۆی دەتەقی حالەتی وا بوو زۆریش بووە نەک زۆر بووە ئەوزا داوا لە کرێرە بەرێزەکان دەکەم لە هەر شوێنێک شانکری مارکەکان دیارە کوالیتی بەرز بەس فێڵە مارکەکانیش ناکرێ کاگەیە هەندێک مارکە هەیە با ناوی مارکەنێن ئەلف و با و جیم و دال مەسەن بۆ نمونە ئەوانە مارکەی عالەمینە فێر ناکرێ ئەوانە ئەی تاریخی دەگۆڕن کاک کامەرەن تاریخ بۆ نمونە کەم کەسەیە تاریخی ئەوە لە دوبەی لەوانەیە بکرێ بەس لێرە لێرە ئەوشتە نیە تای مارکەی کوالیتی بەرز ئەگە چەند ساڵێکی لە پاشبی هیچ کێشە نییە
چکەمە چونە شەریکەی چەند دەوراتمان بینیوە کێشەی نییە بەستایی بۆ نمونە کوایەتی نزم تاکە هیچ دەبی قوتی نامین سەلامەتی مەسەن بۆ نمونە لە سۆشال میدیا هەندێک دەبینی ڕکلام بۆ تاچی دەکات بۆ نمونە دەرێت تاک ئەو 40,000 ئەو 35,000 ئەو 40,000 نارە ئەگە تاکەی ئەگە بچی ئەگەر بچی شتێکی بکردی ناکە نرخەکەی خۆی ناخەن کە دەچی دەری ئەو مارکە نمایە پێم بڵێ و تایانە بۆ فرێدانە؟ باڵی بۆ فرێدانە باشە زۆر تایە فرێ دەدرێ؟ ڕۆژە لەوانەیە تڕێلەک فێرە بدەیتن تڕێلێک باشە عادەتەن ئەوەندەی خیبرەتێ چەند ساڵە تو تایە فرۆش؟ ئەمە لە 1970 تایە فرۆش تایە دەبی چەند ساڵ تەمەنی بی؟ تایە بەخوای لەوانەیە تایە هەیە 7 ساڵ تەمەنی دەبەستیتن دەبەستی 7 ساڵ دەتوانانی بەستی ئەی خراپترین ینی 7 ساڵ بەسەر داچوبی دەتوانانی بەستی نمونە ئێستا من ئەو نیسان ڕۆژەم هەیە تاریخ 21 بەستایە باشە مارکێ کۆنتی تاڵە بردستۆنە مشتلانە ئەو شتانە ینی مارکەوی باشە تا حدەک ئەگەر تایەک بەشی ساڵێک بکە شتێکی ڕاستە حسب ئەوەیە مەبلەغە پارەکەی ینی باش ئەتو لەگەر تای باشیان خراپ ئەمن وەڵاهیم لەگە تای باشە لەگەر باشی بەڵێ خراپ زیانی چییە؟ تای خراپ سیارە وەرگەڕانە وەرگەڕانە تاوانە دیکو تای خراپ تای لە هی سەد دەڕۆی تای بتەقیتمانێ ئەو کابرا تووشی باشە ئێستا ئەمەگە تیمەکانی ئاگر کوژێنەوە چوین بە هەزاران تایە لە دەوروبەری شارەکان دەسووتێندرێ ژینگە پیس دەکەن ئەتوسێرەی بۆ باشەوە ساغ بکرێتەوە بە خودایی دەبی ئەوە حکومت دەبی چارەسەرشی ئەوی بکات کاکنەبەست ئاگدارین یعنی کابینەی نوێم بەدەیان $1,000,000 خەرج دەکات بۆ ئەوەی ژینگەی شارەکانی کوردستان پاک بکات بەڵام ئەوەی بینیمان لە چەند پارێزگایەک بە تایبەت لە هەولێر کە قسە دەکەین لە دەوروبەری تایە دەسووتێندرێ ئێوە ئاگداری ئەو بابەتەن ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئاگدار بووینە کەوا ئەو کارە ئەنجام دەدرێتن بەشێک لەو هاوڵاتیانە بە مەبەستی کاسبیکردن زیانیان بە ژینگە گەیاندووە هەڵساینە بە کۆکردنەوەی تایی کۆن دەیسووتێنن لە شوێنی جیاجیا بە تایبەت لە دەوروبەری هەولێر لەو شوێنانەی کە کەند و جۆم و بەرچاو نییە بەڵام ئەکید بیر لە چارەسەری ڕیشەی کرایتەوە حکوومەتی هەرێم مۆڵەتی دایتە کارگەیەک کەوا کارگەی ڕیسایکلینە ئەو تایانە کۆ دەکاتەوە ئێستا لە هەنگاوەکانی سەرەتاییتی لە کەوای ئەمە گرفتی نەبوونی ڕیسایکلینمان هەبوو پێشتر ئەو گرفتە هەبوو بەڵام ئێستا کارگەیەکی پێشکەوتوو کە سوود لەو تایانە وەردەگریتن کەوا بەکار دێنرێتەوە جارێکی تر زۆر شتی بە سوودی لێ دروست دەکرێت وەکو تارتانی یاریگاکان وەکو تاسەی پلاستیکی کە لە شەقامەکاندا دەندرێتن ئێمەش لەگەڵی دەستمان بە هەنگاوەکانی سەرەتایی کردووە لەگەڵ خاوەنی ئەو کارگەیە بە کەمۆڵەتی و بەرهێنانی وەرگرتووە ئەو کەسانی کە ئەو کاریان ئەنجام داوە دەبی بچنە ژێر چەتری ئەو کارە پێویستە هەر تایە کۆ دەکرێتەوە ڕادستی ئەو کارگەیە بکرێتن ئەمە هاوکاری ئەوانیش دەبین کەوا کار و کەسابەت دەکەن بەڵام ناکرێت بەو شێوەیە ڕێگەیان پێ نادەین بەو شێوەیە ئەو تایانە بسووتێنن کەوا زەرەر و زیانێکی یەکجار زۆری بۆ ژینگە هەیە خۆتان ئاگادارن بابەتی ژینگە یەک لەو کارانەیە کە گرنگی پێ دەدرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە تایبەت لە کابینەینەوە ئەگەڵ ئێستا سەیریشکەین بەراوردی بکەن لەگەڵ پار ساڵ و پێرار ساڵ جیاوازیەکی یەکجار زۆر هەیە دوای ئەو هەنگاوە گرنگانەی کە گیرابەر وەکو پرۆژەی ڕۆناچی کارەبای 24 کاتژمێری داخستنی و پاڵاوگەنە یاساییانە گرتنەبەری ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو کارگانەی کەوا
پابندی ڕێنماییەکان نەدەبوون بۆیە ئەو کێشێش چارەسەر دەبیتن هەر کەسێکیش بەو کارە هەڵسی ئەکیدی جڕایەتی لەگەڵ دەکرێتن لە ڕێی دادگاکە باشە ئیزراعاتی لەگەڵ دەکرێت هەتا ئەو کاتەی ڕیسایکلیندا دەدرێت یعنی هەر کەسێک دووبارەی بکاتەوە دەرگیری دەکەی دێمە بانجیشمان کردینەوانێ ئەو کارە دەکەن ئاگداریشمان کردینە کەوا ڕێگەیان پێنادەین ئەو کارە ئەنجامدەن پێویستە ئەو کارگەیە بکەوێتە سەرکار و سوودی لێ ببنرێتن ئەو کۆنەتایانەش ناکرێت بۆ شێوازە چارەسەر بکرێت.